بە هیوای کاتەچ خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی. بابەتی ئەو وانەیە دەربارەی بەشێک لە سەد بەش لە سەد لەوانەکانی ڕابردوو باسی بەش لە دەمان کرد. بەش لە سەدیش هەروەکو بەش لە دە واتە شتەکە یان کۆمەڵەکە کرایتە سەد بەش و چەند بەشەکی هەڵدەبژێرین لەو سەدا. بەش لە دە ناوەکی تایبەتی هەیە، پێی ناوی دەیەک واتە لێرە بۆ وێنە پێداچوونەوەی خێرا 1 دەیەک، 3 دەیەک، 4 دەیەک، 5 دەیەک، 8 دەیەک. ئەگەر هەروە بە خێرایی نمونەیەک بۆ هەر ژمارەیەک بکێشین واتە هێڵکاریەک بکێشم بۆ دەیەک، 1 دەیەک چ دەکەم؟ زۆر ئاسانە، بە هەوەسی خۆم شێوەکی هەڵدەبژێرم بۆ وێنە لێرە ئەمن چم هەڵبژاردیە 4 گۆشە، ئەو 4 گۆشەیە دەی دروست دەکەم، یەک لەوانەی ڕەنگ دەکەم دەبیتە دەیەک، دەبیتە بە دوو دەتوانم بنووسم وەکو کەرتووە، دەتوانم بنووسم وەکو ژمارەی دەی. پرسیارەکەی دیکە 3 دەیەک، ئەو جارەی 4 گۆشەکانم 5 لەسەرێ 5 لە خوارێدانە، بە هەوەسی خۆم 3یان لەوانە ڕەنگ دەکەم، ڕەنگەکان هیچ مەرج نییە لە تەنیشت یەک بن، یەک ڕەنگکەم یەک ڕەنگ نەکەم، هەمویان لەسەرێ بن یان هەمویان لە خوارێ بن، هیچ بە کەیفی خۆم ڕەنگەکان دەکەم، 3 لەو دەیە ڕەنگ دەکەم، دەبیتە 3 دەیەک یان 3 لە دە، 3 بەش لە دە بەش. ئەوی دیکە 4 دەیەک، ئەو جارەی ئەو دە هێڵە یان ئەو دە شێوە هێلکەیە 4یان ڕەنگ کرایە، دەتوانم ئەوها بینووسم 4 لە دەیان 0 و فاریزە 4 یان 4 دەیەک، 6یش ڕەنگ نەکرایە. ئەوجا 5 لە دە یان 5 دەیەک، ئەو جارەی شێوەکان لا کێشەیینە، 5 ڕەنگ دەکەم، 5یش دەهێڵمەوە، واتە ئەمن بە خۆم هەڵدەبژێرم شێوەکانم چ شێوەک بن. لێرە بۆ وێنە 8 دەیەک، ئەمن دە ئەستێرەم هەڵبژاردیە، 8یان ڕەنگ کرایە، 2یان ڕەنگ نەکرایە. ئەگەر ئەمن بنووسم ئەو بەشانەی کە ڕەنگ نەکرایە وەکو کەرت دەنووسم 2 لە دە یان 2 دەیەک، ئەو بەشانەی ڕەنگ کرایە 8 لە دە یان 8 دەیەک. کاتە زۆر ئاسانە هێڵکاریەکەی بچێشی بە خۆت، کوت بووێ شێوەکان هەرچبی، خاڵبی، هێڵبی، ئەستێرەبی، باز نەبی، 3 گۆشەبی، 4 گۆشەبی، لاکێشەبی، هاوتەریبی، هەرچبی. لەو بابەتی ئەوڕۆ باسی بەشێک لە سەد ئەویش هەروایە، لێرە نووسرایە کەرتەکانی ژێرەکەیان دەیە یان سەدە، زیاتر ئاسانە کە تێبگەین کە ئەو بەشەی هەمانە چەند گەورەیە یان چەند بچووکە. بە وێنە باشتر تێدەگەین ئەگەر یەکێک ئەگەر جێمان لێبی 5 لە دە، زووتر تێدەگەین لە جیاتی ئەوەی کە 12 لە 28. زەحمەتترە تێبگەین 12 بەش لە 28 چەندە، ئاسانترە تێبگەین بۆ وێنە 4 بەش لە دەیان 40 بەش لە 100 بەش، زیاتر ڕوونترە بەلامان. لێرە نووسرایە سالار ڕاهێنان دەکا لەسەر گۆڵکردن، 14 گۆڵی بە سەرکەوتوویی بەدەست هێنا لە میانەی 100 جار هەوڵدا، واتە 100 جار ویستی گۆڵ بکە، هەوڵیدا 14 جار توانی گۆڵ بکە لە 100. کو دەینووسین بە زۆر شێوە دەتوانین ئەوها بە نمونەیەک بینین. هێڵکاری 100 4 گۆشە 14 ڕەنگ کرایە لەو 100، کەواتە دەنووسرێت 14 لە 100
بە شێوەی دەی دەنووسرێ سفر ژمارەی تەواو 4 بەش لە 100 بەش. خینەوەکە کووە 4 بەش لە 100 بەش. ئەگەر بمانەوێ لەسەر شێوەی دەی بنووسین دیسان ئەوها دەنووسین. خینەوەکە هەر یەک خینەوەیە 4 بەش لە 100 بەش. لێرە ڕەنگە بمانتوانی بە ناوی لێنەین 100 وەکو دەیەک، بەڵام ناویان لێ نایە بەش لە 100 هەر یەک شتە. چەند نمونەیەکی دیکە لێرە 5 بەش لە 10 دەتوانین بە شێوەی کرد بنووسین، یان دەتوانم بە شێوەی ژمارەی دەی بنووسم، یان دەتوانم بە پیت بنووسم، یان دەتوانم بە هێڵکاری وێنەکە بچێشم. کەواتە بە 4 شێوە لێرە نووسرایە 5 بەش لە 10 بەش یان 5 دەیەک. هەمووی هەر ڕاستە. 25 بەش لە 100 بەش ئەوە بە شێوەی کرد، لێرە بە شێوەی ژمارەی دەی، لێرە بە شێوەی پیت وشە، لێرەش بە شێوەی ڕوونکردنەوەی هێڵکاری. 25 بەش ڕەنگ کرایە، هەمووی 100 بەشە. لە خشتەی خانەکان دەتوانین خشتەی خانەکان بەکاربێنین بۆ نووسینی ژمارەیەک لەسەر شێوەی ڕەنووسی و پیتی و درێژی. لێرانە خشتەی خانەکان هەیە، ئەوە خانەی یەکانە لە چەپی فاریزە، ئەوجە فاریزەش پاشان یەکسەر لە ڕاستی فاریزە دەیەک هەیە یان بەش لە 10، ئەوجا بەش لە 100، کەواتە لێرە 0 فاریزە 8 دەکاتە 8 دەیەک. ئەگەر سفرە چیشم لێرە دانا هەر بەخۆم دەکاتە 8 بەش لە 100 بەش. دەتوانم بە 2 شێوە بیخینمەوە، بەڵام بەهایەکە هەمان بەهایە. لێرە 0 فاریزە 12 دەخینمەوە 0 فاریزە 12 بەش لە 100 بەش. 0 فاریزە 12 بەش لە 100. بە شێوەی ڕەنووسی دەنووسرێت 0 فاریزە 8 0 فاریزە 12 و بە شێوەی پیت 8 دەیەک یان 12 بەش لە 100 و بە شێوەی درێژی 0 و 8 یان 0 فاریزە 02 کۆ 0 فاریزە 10 یان 1. ئەمن لێرە ئەگەر خانەکان تۆزە چیت کە ڕوون کەمەوە لێرە خانەکانم ڕوون کردیتەوە مابەینەکەیان فاریزە هەیە، هەموو ئەو خانانەی دەکەونە چەپی فاریزەکە. یەکەم خانەی یەکانە، خانەی دەیان سفرێک زیاد دەبی، خانەی سەدان 2 سفر زیاد دەبی کەسکەکە، خانەی هەزاران 3 سفری هەیە و خانەی 10,000 4 سفری هەیە و خانەی 100,000 5 سفری هەیە و خانەی ملیۆنان 6 سفری هەیە و هەتا دوای. لە لای ڕاستی فاریزە یەکەم خانە پێی دەڵێن دەیەک، یەکەم خانە دەیەک، دووەم خانە زەردەکە دەیەک، ئەو جا کەسکەکە بەش لە 100، شینەکە بەش لە 1000، مۆرەکە بەش لە 10,000. ئەگەرە من ژمارەکەم هەبوو بۆ وێنە 2 8 و 9 و 5 فاریزە 1 2 4 کوو لە خانەی دادەنێم. یەکەم جار با دەست پێ بکەم لە لای چەپی فاریزە 5ەکە خانەی یەکانە، لە خانە سۆرەکەی دادەنێم، 9 خانەی دەیانە لە زەردەکە، 8 خانەی سەدانە لە کەسکەکە و 2 خانەی هەزارانە
لە خانە شینەکە. ئەو جە ئێستا زۆر ئاسانە خوێندنەوە. لە دووەکەی دەست پێ دەکەم لە چەپ کە دووی دەبینم لە خانەی هەزارانە یەکسەر 2000. ئەو جە 800 9 واتە 95. ئەو جە فاریزەکەی دەخینمەوە. یەکەکە لە خانەی دەیەک واتە بەش لە 10، دوو لە خانەی بەش لە 100 و 4 لە خانەی بەش لە 1000. کو دەخینمەوە 2895 فاریزە 124 بەش لە 1000 لۆ لە 1000 چونکە خانەی دەیەک 1 سفری هەیە، بەش لە 100 2 سفر هەیە و بەش لە 1000 3 دەکاتە 3 سفر. بەش لە 1000ش دەکاتە 3 سفر هەیە. دەخینمەوە 124 بەش لە 1000. ئەگەر من تەنیا ژمارە یەکم هەبوو، تەنیا ئەو ژمارەیەم هەبوو، چ دەکەم؟ هیچ ژمارەم نییە لە خانەی کەسک و شینەکە. دەخینمەوە 2895 فاریزە 1 دەیەک. تەماشا کە سەرنج بدە خوێندکاری ژیر. لە لای ڕاستی فاریزە هیچ خانەی سۆر نییە، واتە خانەی یەکان نییە، یەکسەر بە دەیەک دەست پێ دەکا. بەڵام لە لای چەپی فاریزە خانەی یەکان هەیە، زەردەکە دەیانە، هەشتەکە سەدانە، دووەکە هەزارانە. واتە خانەی سۆر خانەی یەکان نییە لە لای ڕاستی فاریزە، یەکسەر دەبیتە بەش لە 10 بەش لە 100 بەش لە 1000 بەش لە 10000 بەش لە 100,000 بەش لە ملیۆن و لەو جۆرە. ئێستا تەواو بووم لەو لاپەڕەیە. دەتوانم تۆزە چیش باسی لاپەڕەی 187 بکەم. شێوەی دەی و کەرت. دەتوانی کەرتێک بنووسی کە ژێرەکەی 10 یان 100 نەبێت لەسەر شێوەی دەی. دەست پێ بکە بە نووسینی کەرتێکی هاوتا گەشت کە ژێرەکەی 10 یان 100 بێ. هەندێک جار زۆر جار بێگومان کەرتمان هەیە کە ژێرەکەی 10 نییە، ژێرەکەی شتە چیت کێ بۆ وێنە کەرتی نیو ژێرەکەی 2. ئەگەرم بمەوێ ژێرەکەی ببیتە 10 چ دەکەم؟ سەرە و ژێرەی ئەو کەرتەی جارانی 5 دەکەم. ئەوها سەرە و ژێرەی جارانی 5 دەکەم. سەرەکە دابیتە 5، ژێرەکەش دەبیتە 10. ئێستا زۆر ئاسانە بە شێوەی دەی بینووسم، واتە دەنووسم 0 فاریزە 5. پێشتر ڕەنگە ئاسان نەبی بنووسم بە شێوەی ژمارەی دەی، واتە ژمارەی فاریزەی. کاتە نیو بریتە لە 0 فاریزە 5 دەیەک. هەوڵ بدە ژێرەکەی ئەگەر کرا بێگومان هەموو جار ناتوانین، ئەگەر کرا ژێرەکەی بکە 10 بە جۆرەك لە جۆرەکان، ئەو جا بە شێوەی ژمارەی دەی بینووسە. ساغ بکەوە کەرت و شێوەی دەی بۆ هەر نمونەیەک بنووسە. لێرە زۆر ئاسانە بزانم چەندە. دەزانم هەمووی دەیە 4 ڕەنگ کرایە، واتە 4 لە 10. ئەگەر بمەوێ وەکو کەرت بینووسم 4 دەیەک 4 لە 10، چونکە هەمووی دەیە. لێرە هەمووی 100، دەزانم هەمووی 100 چەندی ڕەنگ کرایە. لێرە هەتا ئێرە هەمووی 10، لێرەش هەتا ئێرە هەمووی 10 ئەوە 20، لێرە هەتا ئێرە 10 30، ئەوە 10 40، ئەوە 10 50، دیسان 10 60، دیسان 10 70. هەفتای تەواو ئەوانەش 5-ن کەواتە 75 لە 100 ڕەنگ کرایە. 75 لە 100 چونکە هەمویان چارگۆشەکان 100-ن. کو دەینووسم وەکو ژمارەی دەی 0 و 75.
خوێندکاری ژیر ناوی ژمارەی دەیە هەرچەندە ئەوە لە سەدیشە، لە هەزاریش بی، لە ملیۆنیش بی، هەر ناوەکەی ژمارەی دەی واتە ئەو ژمارەی فاریزەی لەگەڵا. لێرە هەمووی دەیە کاتە زوو ژێرەکەی دەیە، دەژمێرم سەرەکان چەندە، دەبینم کە 7 دانەیە کەواتە دەکا 7 لەدا بە شێوەی ژمارەی دەی 0 فاریزە 7 دەیەک. لێرە هەمووی سەدە، زوو دەنووسم 100 لە خوارێ، ئەوجە دەژمێرم لێرە چەندە، ئەوە 10، ئەوە 20، ئەوە 30 تەواو، پاشان 38 بەش لە 100 بەش. 38 بەش لە 100 بەش کو دەنووسرێ وەکو ژمارەی دەی 0 فاریزە 38 بەش لە 100 بەش. لێرە خوێندکاری ژیر ئەو ڕاهێنان و شیکارانێک کە ماینە دەهێڵمەوە بۆ وانەی داهاتوو و دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی.